سڵاوم کاتتان باش لە چەند ڕۆژی ڕابردوو لە شاری هەولێر نەخۆشخانەیەکی حکومی دەفرۆشرێت بە کۆمپانیایەک. عەلیامە ساڵح ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان زانیاری تاویلایە و بەوردی ئاگداری کردنی فرۆشتنەکەیە. من ئێستا گفتوگوی لەگەڵ دەکەم. کاک عەلی سڵاو لێبێت. ئەگەر پێمان بڵێ ئەم نەخۆشخانەیە کامە نەخۆشخانەیە چێ فرۆشتی چێ کڕێوێتی کۆمپانیەکە چییە؟ ئەم کردنی فرۆشتنەیە مولکی حکومەت ئایا دەکرێت بفرۆشرێت؟ بەناوی خوای گەورە. طبعا من ماوەی 3 ساڵم دۆسێم داوە بە دادگایانی لە دادگایە، بەڵام دادگایشی لەسەر نەکردووە. بڕیار بوو نەخۆشخانەیەکی گەورەی هاوچەرخ لە هەولێر 330 قەروێڵەی دروست بکرێ، زیاتر لە 60 ملیار دینار. نەخۆشخانەکە ئیشی تێکرا، نزیکەی لە سا 33 تەواو بوو. بڕیار بوو بە لە 2014 بڕیارەکان دەرچوو، بڕیار بوو تا 2017 تەواو بکرێ، بەڵام بەداخەوە نەکرا. 33 لە سەدشی تەواو بوو، نزیکەی 21 ملیاریە کرد. ئەوە بوو لێتر لە 2020ەوە من دیکۆمنتەکانم دەستکەوت کە ئەم نەخۆشخانە فرۆشراوە بە کۆمپانیایەک، یعنی کۆمپانیاکەش هەرە و پارەیەدا کە تیا سەرفکراوە، نەک پارەی تر بە قیستی 20 ساڵیش. و ئەو نەخۆشخانە 330 قەروێڵەی هەولێری حکومی بوو، گرنگ بوو بۆ هەولێر کە هەولێر لە گەورە بوونایە، بەڵام فرۆشراوە بە کۆمپانیایەکی ئەهلی. ئێستا کۆمپانیا ئەهلیەکە خەریکێتی و بۆ خۆی ئێوێ بیکا بە نەخۆشخانەیەکی ئەهلی. ئەگەر زانی بێت هۆکارەکەی چی و نەکرا، تۆ بازەوە دەکەی هیچ کاکەشار هیچ بیانوێک نییە. ینی من پێتەڵێم ئەگەر تەنیا مانگی 1 ملیار دینار بۆ حکومەتی هەرێم هیچ نییە، ینی تەرخان کرا بە 3-4 ساڵ تەواو 3 ساڵ تەواو بوو، ینی 3-4 ساڵ تەواو بوو، ینی هیچ بیانوێک نییە و ناقانونیشی تیا، چونکە بە ئیستثمار فرۆشراوە. جارێ مڵکی قائمی حکومی ناکرێ بە ئیستثمار، بەڵام بەداخەوە لە وڵاتە یاسا جورئەت ناکات دەست بۆ شتانە بەرێ. ئەو کۆمپانیای کە وەریگرتووە ئێستا دەستی کردووە بە جوڵەکرد بۆ خۆی تەواویەکە، ینی چۆن یەکێ لەوێ نەخۆشخانەیە تر یەکێکی تر ینی خۆیەتی تر بۆ کۆمپانیەکە. ئەمە یەکەم جار نییە. خۆ پێشتریش سانتا لایف نەخۆشخانەیەکی ئەهلی بوو، نەخۆشخانەیەک بوو، کۆمپانیایەکی نەوت دروستی کرد بە 40 ملیۆن دلار بۆ ئەو مناڵانی هەولێر، دوای بردیان و کردیانە گرانتی نەخۆشخانەی ئەهلی و تاوان. ئێمە برا تاوامەی کۆمپانیایەکی ئەهلی ئێسە و تاوانی چی خەڵکی حکومی و خەڵک نییە. حکومت نتوانێت نەخۆشخانە دروستکردن لە ملیارێ دینارێ ویست. ئەگەر پێویست نەبوو بۆ لە سەرتاوە بڕیاری لێدراوانیە، عەرزێکی زۆر باش بە بەلاش بدەی، بیناکە هەمووی بدەی بە قیستی 20 ساڵیش. 21 ملیاریشی خرجی لێ، بەڵێ ئەو بەس 21 ملیارەکەی داتەوە بە 20 ساڵ، ساڵی ملیارێ دینارە داتەوە، بیناکە بۆ خۆی و عەرزەکە بۆ هەر عەرزەکەی بای 120 ملیاریە. کاریگەری دەبێت لەسەر کەرتی تەندروستی بەگشتی. وڵی خۆی ئەگەر مەسەلەن شار لە فراوان بوو نابێ نەخۆشخانە پێویستە، ئەگەر پێویست نەبوو بۆ بڕیار لە دروستکردنی درا 100 دوو ناقانونی، ینی نەخۆشخانەی حکومی بە قانونی وەبەرهێنان نابێ بدرێتە کۆمپانیا. ئەمە نابێت ڕێگە خۆشکردن بۆ ئەوەی لە کەرتی تەندروستی پێداگیری لەسەرکە، ینی توەر پرسیارێکی زۆر زۆر بەسیت. لەم چەند ساڵی ئەخیرە چەند نەخۆشخانەی ئەهلی دروست کراوە، ئەی چەند نەخۆشخانەی حکومی دروست کراوە؟ هیچ. ئەی ئەهلی زۆر. ئەمە بۆ مەکتەبیش ڕاستە. لە دۆخی سادا 4 موچە نەدرێ موچە بە 6 ڕۆژار دابەش بکرێ و نەخۆشخانەی ئەهلی بۆ زۆر وڵی کاکەجار ئەمە بابەتەکەرەوە نییە، بابەتەکە یاساشکێنیەکی وازەحە لە بەرچاو نەگرتنی کرد حکوومەتە، ینی هەرچی ئەگەڕێن بیان و منطقێکی بۆ نادۆزیتەوە. وڵای بێت چاودێر بین خەڵک قسە بکە، خەڵک دەنگی لێەوە بێ، هەمووی بێدەنگ بۆ نازانم، یعنی تۆ لە هیچ شتێک قەزیە نییە ئەڵێ زەویە برا بای 300 ملیۆن دلار و بەڵگە خەیتە ڕوو تەبیعیە 300 ملیۆن دلار واتە 30,000 دەفتەر. زەویەتر بە ناسایی تاپۆکرا بای 700 ملیۆن دلار بوو واتە 70,000 دەفتەر تەبیعی. نەخۆشخانەی حکومی فرۆشرا تەبیعی قاچە، یعنی هێزێکی سیاسی جددی نەماوە بەر هەڵستی ئەمانە بکە. ئەمە زۆر مشکلەیە و شەقامیش زۆر بێدەنگ و خامۆشە لە ئاست ئەمانە، ینی هۆکارەوەی قیادەی نییە، خەڵک قیادەی نییە.
لێرە و لێرە زار خۆپشاندان دەکرێت یان سلێمانی بایکۆت کراوە. بایکۆت کرا و کاریگەریشی هەبوو خۆپشاندانیش کرا و لەسەر مامۆسا و موچەکەیە، بەڵام من قسە لەسەر کۆی پرسە گەورەکەیەکەم، ئەم هەموو گەندەڵی و نادادی و نەبوونی یاسا و قسە لەسەر پرسە گەورەکەیەکەم. ئەم زۆرە فرۆشتانە بە قستی 20 ساڵ کورە هیچ نییە جاگە نەشی داچی بەنمونە ئەمە کاریگەری نابێت لەسەر بازم دۆخی ئابووری حکوومەتی هەرێم هەرێمی کوردستان. ئوستاز بابەتەکەەوە نییە گەر تۆ ئەمە بەراوردیکەی بە ئەو نەوتەی کە ئێستا ڕۆژانەیە فرۆشتی ئەو زەویە نایابانەیە برێ ڕەنگە شتێکە زۆر بچووک بێ، بابەتەکە لە بێمانایی کەیسەکەیە، خەسخانەیەکی حکومی نایاسایی و بێمان خەسخانەی باشە ئیسە لەوانەیە بڵێن وەڵا خەسخانەی حکومی هەیە پێویست نییە، ئەی خەسخانەی حکومی پێویست نیە هەموو ئەهلێت چیە پێویستە ئەنوانە ئەی پێویست نییە بۆ کردان ئەو زەویە نایابە لەو شوێنە باشە بژیت دەگەڕمەوە لاتان ئەوەی گوێتانێ بوو ئەمە ئەو با بڵێن بۆ چون و زاریارێ بوو ئی پەرلەمانتاری پێشوعلی مەساڵح بوو لەسەر ئەم فرۆشتنی نەخۆشخانەیە با قستی 20 ساڵ و خۆی باسی کرد کە ئەمە با بڵێن ڕەنگە دۆسیشی زۆر بچوو دۆسی زۆر گەورەتر هەن پێویستە خۆی باسی کرد خەڵک و هەموو لایەک چاودێر بەسەر ئەم زۆرە کەیسانە.